ئێستش باسی زیوتان بۆ دەکەم. زیو هەفتەی ڕابردوو باسی ئەومان کردوتمان ئەگە بێت و لە سەروی 52.180 بمێنێتەوە ئەوە پێوانی زیاتر تۆمار دەکا و بەرزبوونەوە بەخۆی دەبینێ کە بینیمان 54.31 شکاند و ئیستاکەش لە ناوچەکانی 56 مامەڵە دەکا. ئایا زیو بەرەو چۆ دەڕوە؟ زیو ئەگەر بێت و لە سەروی ناوچەکانی 54.31 بمێنێتەوە ئەوە ناوچەکانی 57.40 دەبینێت و دوای ئەوەش زیو دەگاتە 60. ئێمە چۆن مامەڵی لەگەڵاوکەین بۆم هەفتەیە؟ هەمان هاوشێوەکەی زێر مامەڵی لەگەڵا دەکەین. ئەگەر بێت و داتاکان ئابووری دەرچێت و لە ساڵحی دۆلارانە بێت ئەوە دەبینین یەک ڕتێستی بچووک دەکات زیو بۆ ناوچەکانی سەروی ناوچەکانی 54.30 لەویانەوە جاریشی کە بەرزبوونەوە دەست پێ دەکات بۆ 57.40 دوای ئەوەش بۆ 60 بەڕێ دەکەوێت. هیوادارم ئاگاتان لە داتاکان بێ.